22 نیسان ساڵ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە. ئەم ساڵیش کە 124 ساڵ بەسەر دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردیدا تێدەپەڕێت، ڕەوشی ڕۆژنامەگەری هێشتا ناسەقامگیرە. ڕۆژنامەنووس لە سەرهەواڵ و بابەتی ڕۆژنامەوانی سزا دەدرێت و میدیا دەستی بە دۆسیە گرنگەکان ناگات و هەڵاوەردن لە نێوان دەستگاکانی ڕۆژنامەگەریدا دەکرێت و هەندێکیان دەخرێنە خزمەتی حیزب و ئەجەنداکانیانەوە. ئێمە دایم سانسۆری پێشوەخت و پاشوەختمان هەیە. سانسۆری پێشوەخت ئێستا نەماوە، بەڵام سانسۆری پاشوەخت زۆرە. یعنی دوایی چی ڕوئەیە بەسەر ئەو ڕۆژنامەنووسە خۆکو خۆشمان زین چەندین ڕۆژنامەنووس هەیە گیراوە، چەندین ڕۆژنامەنووس هەیە سزا دراوە، چەندین ڕۆژنامەنووس هەیە هەڕەشەی لێکراوە. کەواتە ئەمە دەلالەتی ئەوەیە کە ئێمە سانسۆری پاشوەختمان زۆرە کە ئەمەش ترسێکی لە ڕۆژنامەنووسان دروست کردووە. لە بواری سیاسیە، لە بواری ئابووریە ئەتوانم بڵێم خراپترین جۆری بواری ڕاگەاندن و ڕۆژنامەوانی لە عێراق و لە کوردستانە هەیە، چونکە تاوەکو ئێستا بە سەراحەت بەڕاستە و خۆ بە ڕاشکراوی من ئەیڵێم کە هیچ کەناڵێکی ڕاگەیاندن هیچ ڕۆژنامەنووسێک نییە کەوا بتوانێت ئابووری سربەخۆی هەبێت، کە ئەمە گەورەترین کێشەی بواری ڕۆژنامەوانیە. مامۆستایانی زانکۆ ڕۆژنامەنووسان پێیان وایە دەسەڵاتی کوردی بیرۆڕای ئازادی سەرکوت کردووە و یاسایەکی ژنیە پشتیوانی کاری میدیایی بکات. بە جۆرێک میدیاکار و ڕۆژنامەنووس ڕوبەڕووی سزا و ڕەشە و تۆقاندن دەبێتەوە. ساڵی 2007ەوە کاتی یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 دەرکرا تا ڕادەیەکی باش ئازادی ڕادەربڕین فراهەم کرا، بەڵام بە دوای ئەو ڕووداوە سیاسیانی کە دوای ئەو یاسایە هات نەکایەوە وای کرد وردە وردە مەودای ئازادی ڕادەربڕین کەم بکرێتەوە، بەردەوام فشاری دەسەڵات لەسەر ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنکاران بەتایبەت میدیای ئەگەر یعنی قبول بێت ئۆپۆزیسیۆن یا میدیای ئەهلی زیاتر بووە، زیاتر سنووردار کراوە، وای لێ کردووە نەتوانن ئەمانیش وەک پێویست بتوانن ئەو بابەتە حساس و گرنگانە لەسەری بنووسنیان ئامادە بکەم. تا ئەو کاتی کە بینی بێتم ئازادی ڕادەربڕین سنووردارە لە هەرێمی کوردستان. ئێمە ڕۆژنامەنووسان ناتوانین دەست بۆ هەنێک پرسی هەستیار بەرین ئللا ئەبێ ئەو ڕۆژنامەنووسانە بێت لە محەڕەرێکی لە کەناڵێکی سیاسیانە دەستگایەکی سیاسیا کارەکەن، تەنها ئەوانە ئەتوانن دەست بە ئەو پرسە هەستیارانە بەرن، ئەوش لە بەرژەوەندی سیاسەتی کەناڵەکاندا ئەگونجێ. ڕۆژنامەنووسەکانیش تا ڕادەیەک ناتوانن و توانین بڵێن حیزب دەسەڵاتەکان ئەمە قۆڕخ کردو کە ناهێڵن شتێک لە دژی خۆیان بێت باسانی بڵاو کرێتەوە یاخود بە ئاسانی زانیاری سەرکۆکرێتەوە و بگا بەدەستیاڵات. کوردستان یەکەم ڕۆژنامەی کوردی بوو کە لە 22 نیسانی ساڵی 1998 لە قاهیرە دەرکرا. ئەم ڕۆژنامەیە لەو سەردەمەدا چەندین پەیامی سیاسی و کۆمەڵایەتی واینی لەخۆ گرتبوو کە کوردیان بە جیان ناساند و دەلاقەیەکیش بوون بۆ گەیاندنی دەنگی مەزلومیەتی کورد بە ناوەندا نێونەتەوەییەکان. ئێستاش دوای 124 ساڵ لە لەدایکبوونی ڕۆژنامەی کوردستان هێشتا ڕۆژنامەگەری کوردی لە بەردەم چەندین لەمپەر و ئاڵنکاریدایە کە دەسەڵاتی سیاسی لە درێژەی وڵەکانی سەرکوتکردن بۆی دروست دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.